کارەساتەکە بعد جارێ لەم نقطەیە بەجێ بێڵم و بێمە سەر ئەو مقدماتانەی کە ئەبوایە سەرانی کورد بیانزانیە کە ئەبوایە ئەقڵیان پێبشکای خوێندنەوەیەکی باشیان بۆ بزاوتی مێژوو هەبوایە. عەزیزانی من، لە شیکاری سیاسیە شتێک هەیە پێوترێ بزاوتی مێژوو. هەموو کەسێکی بیرمەند و سیاسی پێویستە بزاوتی مێژوو باش بخوێنێت. بزاوتی مێژوو ئەوەیە قۆناغەکان جاری وا هەیە قۆناغێکی گەورە دێتە پێشەوە فاسڵی نێوان دوو قۆناغ، حەدەسێک دێتە پێشەوە وەکو جەنگی جیهانی یەکەم، جەنگی جیهانی دووەم، وەکو جەنگی کەنداو، وەکو هاتنە پێشەوەی ئەمریکا یا وەکو ئیتیفاقاتێکی تری نێودەوڵەتی. ساڵی 1970 کە جەنگی جیهانی یەکەم تەواو بوو، وڵاتی مسلمانانە و کاتە چوار بوو، دەوڵەتی عوسمانی بوو، دەوڵەتی فارس بوو، دەوڵەتی هەندستانی مسلمان بوو کە 600 ساڵ بوو ئیسلام حکومێ کرد، لەگەڵ ئەندۆنیزی واتە هندەکانی ڕۆژهەڵات، هەندستانی ڕۆژهەڵات کە بریتی بوو لە ئەندۆنیسیا و مالیزیا و وڵاتانی تر. دوایی بوو بە 56 وڵات و 76 ئەقەلیەتەوە کە ئێستا 57 وڵات. ئەمە فاسڵێکە لە نێوانی دوو قۆناغە. ئینگلیز هاتە عێراق و لە 1990 هاتنە کوردستان، هاتنە سلێمانی. ئەو کاتە سیستم هەمووی گۆڕە، هەروکو چۆن احتیلال پێش 15 ساڵ لەمە پێش هات و هەموو احتیلال هەموو شتەکانی گۆڕی، ئەوەی کە ئێوە بیرتان دێوانە عمران نەسی بەرەو ژوورە، زمانی ئینگلیزی ژوا بوو. ئەو کاتە ئینگلیزەکان کە هاتن سیستمیان هەموو گۆڕی. سیستمێکیان دامەزران بۆ حکمڕانی مەلیکیان هەنا، چکە خۆیان مەلیکیان هەبوو لە بەریتانیا. انتخابات کرا، ئەحزاب دروست بوو، پەرلەمان دروست کرا. طبعا هەموو شتێکی قەستینەش. مزاهراتە کرا لەسەر جادە، حکومەتێکی پێڕووخا، حکومەتێکی کە تەشکیلە بوو. دوای ئەو سیستمە گۆڕا. حربی عالەمی دوو هەمیشکە بوو، لە 1945 کۆتایی پێهات. ئەویش ئەو وڵاتانەی کە بێدەسەڵات کەوتن یا ئەوانەی تر کە گەورەتر بوون بوونە سەحەبی ڤیتۆ. 5 وڵاتی جیهان، ئەمریکا و بەریتانیا و سین و رووسیا و فەڕەنسا بوون بە سەحەبی ڤیتۆ، واتە حەقی هەڵوەشاندنەوەی قەرار. 176 وڵات وەکو سەفیری یەمەنی لە 95 وتی 176 وڵات وەستاینەوە بۆ مەشروعێک بە تەنیا ئەمریکا هەڵیوەشان، حەقی ڤیتۆی هەیە. ئەوانە هەمووی مەفسەلن، جومگەیین، ئەنجا چارە نووسسازن. بە نیسبەتی وڵاتانی ئێمە و ناوچەی ئێمە بەگشتی چەند وڵاتێکی زلهێزی تا دروستە بێ، سەرەتایانە تەبەن بۆی ببن بە زلهێز. ئیسرائیل هەیە وجودی لە 1948ەوە بە دەوڵەتێکی ڕسمی گەورە و پاشان بووە بە ساحەبی ئەتۆم و اقتصادی خۆی کە احتیما دەکاتە سەر ئەوەی وەکو مەهاتیر محەممەدی مالیزیا وتی هەر جوولەکەی کۆنتڕۆڵێکی پێ شوێنەکە جوڵێنێ، یعنی نەفەرەکان کەمن ئیسرائیلیەکان، بەڵام زۆرە جوڵێنن لە شوێنێکی وەکو ئەمریکا بۆ نمونە منەظەمەی ئایپاک. هەروەها میسر دەوڵەتێکی ناوچەیی زۆر گەورەیە، زۆر بە تاریخیشە، بەڵام ئێستا ئێوە ئەیبینن چۆن پوکاوەتەوە. ئاماری 2 هەفتە لەمە پێشی کردیە 104 ملیۆن نفوس میسری کە 9 ملیۆن و نیویان لە دەرەوە ئەژین، 90 ملیۆن لە ناوە ئەژی، بەڵام زیاد لە ملیۆنێکی لەسەر قەبرانەژی بەس لە قاهرە، کەوا بۆ ئەمە دەوڵەتێکی پوکاوەیە ئەگەر چی بەهێز بوو کاتی خۆی. سعودی خۆی بە دەوڵەتێکی گەورە ئەزانێ، بەڵام هیچ نییە. سعودی هەر لە ڕیزی قەبیلە حساب. ئێرانیش هەیە، تورکیاش هەیە. ئێران لە 1970 کە هاتۆتە پێشەوە دەوڵەتێکی مەزهبی دینی خۆی دروست کردووە و اعتیمادی کردوتە سەر خۆی دوای محاسەرەکان و دوای شەڕ عێراق و ئێران و کە 8 ساڵی توول کێشا عادەتەن لە شەڕیشا ئینسان اعتیماد دەکاتەوە سەر خۆی، بە تایبەتی ئەوانەی کە سەحەبی فکرن. مەزهبی تەشەیوع لە دروستبوونیەوە مەزهبێکی سراع و ململانەیە لە بەرامبەر سوڵتە و دەسەڵات، بۆیە ئەم مەزهبە وەکو کۆمۆنیستی بڵاو بێت و دەوڵەتەکەی وەکو دەوڵەتی سۆڤیەت وایە. نابێت و ئەوەندە جێلوی لە قیراءەت لە خوێندنەوە تا بۆ ئەم بزاوتی تاریخە، هەروەها بۆ پێناسەی دەوڵەتان تۆوا تەماشای ئێران کەی وەکو تەماشای ئوردونەکەی. ئەمە جێلێتیە. ئەردەن ناتوانم ڕیسالەیەکی پێنێ بیگەێنە بە بەشەریەت، بەڵام تەشەیوع ڕیسالەیەکی پێکەیگەێنە بە بەشەریەت. بۆیە
زەد و خوردیش بە دەردی ئێرانیڵە پێگە چێشرێن لەگەڵ مەساڵحی ئەمریکیە ئەمریکایەکانیش دیموکراسی بە حسابی خۆیان بڵاوکەن و بەجیانە غەربیش بە هەمان شێوە بۆیە هەرێکە لە زۆنێکە لە بازنەیەکە حرەکە دەکرد ئەبوایە سەرانی کورد لەو ڕۆژەوە بزانن کە چۆن دیموکرات لەو دی و پوکایەوە ئێمە ساحەبی 7 ملیۆن یا 10 ملیۆن نفوس کورد لەوێ توانای شۆڕشکردنێکیان نەما بەهۆی گەندەڵی ئەو ئەفکارانەی کە هەڵیان گرتووە مەذهبێکی تەشەیع حکومەکە بە مەذهبێکی سونی بەرامبەر ڕاستکەیتەوە چینایەتیەکەی مارکس بەرامبەر بە بورژوازیەکانی ئەوروپا بوو کاتە تۆ لە وڵاتێکە بورژوازیەکانە بن بە مەلاکە بن بە سەرمایهدارە بن بە هەموو شتێک تۆ پرۆلیتاریایەکی بەرامبەر ڕاستەکەی تۆ ئەشێ لە وڵاتێکە کە دین کاریگەری لەسەری نەماوێ واتە چینایەتی هەبوو بێ بەڵام تۆ لە ئێرانە مەذهبێک حکومەکە تۆ هەر بە مەذهبی شافعی ئەتوانی کوردەکان بجوڵێنی بە مەذهبی حەنەفیش ئەتوانی بەلوچەکان بجوڵێن ئەمە نەخوێندنەوەی ئەو واقعەیە لەلایەن قەومیەکانە سەرانی کوردی ئێمەشی باشووریش هەروە بوون مەبەستم ئێمە کورد مەبەستم هی ئەوەی کە لەوێنە ژناوانە سەرانی ئێمە نین پاشان تورکیاش وڵاتێکە سوڵتەی عوسمانی هەیە مەیلی بۆ گەڕانەوەی بۆ سوڵتەی عوسمانی شتێکی فطریە غەریزیە لە ئینسانە دیندارەکان ئینسانە بێدینەکان بە دوای مستەفا کەمالە ڕۆیشتن کە پێوترێ ئەتاتورک کە مسلمانە دیندارەکان نایەنەوە و کەلیمێ بەکاربێت چونکە ئەتاتورک یعنی باوکی تورکان ناو خەڵک نازانێت باوکی ئەو چێ لەبەرەوە نایەنێت پێی بڵێ باوکی تورک بەڵام ئەلمانیەکان بە دوای مستەفا کەمالە ڕۆیشتن بۆ دروستکردنی دەوڵەتێکی قەومی کە ئەو تورکیایە کە بینیمان ئیسلامیەکان لە دوای ئەربەکان و ڕەحیمەهوڵڵا کە هاتوو پاشان ئۆردۆغان و ئەنجا پێشتریش عەبدوڵڵا گوڵ کە ڕەئیس جومهوور بوو هەروەها ئەو نیشاڵەی ئەوان وردە وردە دەوڵەتەکەیان هێنایەوە بۆ دروستبوونی دەوڵەتێکی بەقووەت کە بێتەوە سەر ڕەوڕەوەی سوڵتانی عوسمانی دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی بەهێز بوو حتا ئەو کاتەی کە کەوت بەهێزتر بوو لە ئێستای تورکیاش تورکیا ئێستا یەکێکە لەو دەوڵەتانەی کە نایەوێ وەکو ئێران بە تەشەیوعەکە زیاد دەکا بڵاوە بێتەوە ئەم تەسەنن بڵاو کاتەوە سونی گەرێتی ئەوە ناکات چونکە ئەندامی ناتۆیە ئەوێ بچێتە ئیتیحادی ئەوروپیەوە لەو لە 1956 هەوڵەدا قبوڵیان نییە بەڵام تورکیا دەوڵەتێکی بەهێزە تورکیا یەکەمین قووەتی عەسکەری ئەوروپای و دووەمینە لە ناتۆ دوای ئەمریکا تورکیا لە ساڵی 2030 خۆی تیارەی حربی دروست دەکات تورکیا یەکەم وڵاتە کە چەکی سووکی فرۆشت بە هۆڵەندا یەکەم وڵاتە لە ڕۆژهەڵاتە بیفرۆشە بە ڕۆژئاوا اقتصادێکی بەرزە 116 ملیار دلار قەرزار بوون ئێستا قەرزیان داوە بە سندوقی نەقدی دەولی پارەی احتیاتیان سیاسیان وڵاتێکی دامەزراوە دەستوریان کەس بۆی نییە لە خۆی ئیقامەت بداتێ واستەکاری ناڕۆشت بە قانون نەڕوە لە سەر و حکوومەتیشەوە دەستور هەیە لە دەستوری شادیسان دادگایەکی دەستوری هەیە کە قەزێک گەورەکان یەک لە هاکات حیزبێکی هاتۆتە سەر حکم شعبیە حیزبێکی شعبی بە قووەتە بۆیە ئینقلاب عەسکەریەکەشی لەسەر جادە پوکانەوە کەوابوو تورکیا وڵاتێکی بە قووەتە جگەلەوە کە سەر سنووری ئێمەیە پارتی ساڵەهای ساڵە ئەم ئیتیفاقی لەگەڵ تورکیا هەیە و یەکێتیش لەگەڵ ئێران با بڵێن هەردووکیان بوون بە ڕقەمی ئەم دوو دەوڵەتە دراوسێ یەکێتی لە 1997ەوە ئیمزای کردبوو لەگەڵ ئێرانیەکانە لەسەر داهاتووی عێراق کە ڕئیسی عێراق شیعە بێ هەروەها ئەو شیعانەی کە لە ناو یەکێتیان نزیکیان کات ئەو کاتە جەبار فەرمان بوو عیماد ئەحمەد بوو محسین عەلی بوو کورد و قاسم بوو ئەمانە هەموو شیعەن و ئەوانەشی نزیک کردەوە لە کاتی حکومەتی کۆسرەتە چونکە کاتەکە زەمانەکەش ئەو کاتە بوو کە کۆسرەت حاکم بوو جەبار فەرمانە هاتووە ڕێژ بەبێ پرسەی کۆسرەت ئێرانەکانیش پشتیانە گرت بۆیە وەختێکیش کە یەکێتی شکا وەختێکە لە سیوێکی ئابە دەبابەی حکومەت هاتۆ ناو هەولێر ئێرانیەکان خەتی مامۆستا عەلی باپیریان هاندا لە هەر شوێنێک کە هەیە جەبار فەرمانمان بۆ بدۆزنەوە خەتی مامۆستا عەلی باپیریش جەبار فەرمانیان بۆ ڕزگارکردن لە هەیبە سوڵتان لە چیای پشتی کۆیە تەسلیم بە ئێرانیەکانیان کرد کە هی قەرارگا هاتبوو لە 1997ەوە یەکێتی بووە بە ڕەقەمی
ئێران لە معادلەی قەومی کووردە هەروەکو کە کۆمەڵی ئیسلامی بووە بە ڕقەمی معادلە ئیسلامەکە لە باشووری کوردستان. خوێندنەوەی ئەم نەخوێنەوارانە بۆ ئێران کە ئەڵێم ئێران ئیمتیدادەکانی تریشی و خەتە استراتیجیەکەشی. ئێران شەڕێگەکە شەڕێکی مەزهەبی عەقائیدی لەگەڵ وجود هەمووی، لەگەڵ ئەمریکایکە، لەگەڵ سونیەیکە، لەگەڵ غەربێکە، لەگەڵ هەموو وڵاتێک کە دەسەڵاتی بێیکە، بەڵام بەنیسبەت ناوچەی ئێمەوە خەتێکی استراتیجی هەیە کە زۆر جارمان ئیشارەت پێداوە. خەتێکی استراتیجی دروستەکە لە کرماشان سنە بۆ سلەیمانی، بۆ هەولێر، بۆ قامیشلو، ئەڕواتۆ ئیتر بە حەڵەبا بێ بە خواروتریا ڕواتۆ بۆ تەرتوس و بانیاس کە ئێوە ئەم خەتە دروست بکە لەبەرەوە لە تەرتوس و بانیاسەوە دێ بەرەوە حمص، بۆ دیمەشق، بۆ زەبەدانی، بۆ ناو لوبنان، بۆ حیزب الله. ئەم خەتەی لە حیزب اللهەوە دەست پێەکە لە جنوبی لوبنانەوە دێ بە ڕۆژئاوای سووریایە سەرەکەوێتەوە بۆ تەرتوس و بانیاس و هەتاکو نزیکی ئەنتاکیە کە تورکایە، دێتەوە بە ئیدلیب و حەلەبا، دێتەوە ئەمجارە بە مەنتقی کوردیەکانە بەرەو قامیشلو و سەر سنوور، ئەنجا دێتەوە بۆ ناو مووسڵ یان بە دوهۆک، بۆ هەولێر، بۆ سلەیمانی، پاشان بۆ کرماشان، بۆ سنە، بۆ ئەم قووەتە بەڕیەکە هجوومێکە شوێنێکە خەتێکی عسکەریە دروستیەکە بەو شێوەیە. پارتی نەئەبوایە لەمە غافڵ بێ، پارتی نەئەبوایە لەمە غافڵ بێ کە یەکێتی بووە بە ڕەقەمێک لە معادلەی ئەمنی قەومی کوردستانی ئێمەیە بەدەست ئێرانەوەیە. باڵەکانی یەکێتی چەند لێک بترازانایە هەمویان هەر تەسلیم بە ئەو ئێرانە بوون کە ئێستا قاسم سلەیمانی دەیانی وەکو ئەوانە خاتە پێشخۆی و ئیتیفاقەکانیشی پێکردو. پاشان تێگەیشتنی پارتی ئەوە عەقڵی باشتر پێ بشکێ لەوەی کە لەم شەڕ و گۆڕانکاریە گەورانە و حەشدی وەحشی و دروستبوون و ئەوانە و لێدانی سونی خۆی مستهدەفە. لەم گرتنەوەی کەرکووک و شوێنەکانی تریشە پارتی مستهدەفە. بۆ لەم خەتە استراتیژیی کە باسم کرد، کرماشان لە سنە بەرەو سلێمانی و ئەلێرا هەولێر ئاوا وەستاوە، ئەنجا ئەوانی تر بەم شێوەیە وەستاونەتەوە لەسەر خەتی ئێران. لێرە بەردێکی گەورە هەیە کە پێوترە پارتی. هەدەف استراتیجێتی ئێرانی ئەوەی ئەم بەردە لابە. ئەم بەردە چۆن لابە؟ ئەو نەی ئەتوانی هجووم کاتە سەر پارتی بە پارەی خۆی، چونکە ناتوانێت پێنجەمین بەرەی شەڕدا بمەزرێنە دوای بەحرین و لوبنان و سووریا و یەمەن کە 13 ملیۆن فەقیر ئێستا لە ئێرانە لەژێر خەتی فەقیریەوە. ئەم شەڕی بەرامبەر بە پارتیە بوو بە ئیستینزافی، ئەگەرچی هەر بە کوردیشی ئەکرد، بەڵام ئێستا هەلەکەی باشتر بۆ ڕەخسە. هەرێمێک دروستەکە ئێستا هەڵەبجە سلێمانی کەرکووک موچەکە لە بەغداوە دێ، خۆیان خۆشەویست دەکەن، ساڵێک ساڵ و نیوەک 2 ساڵ پشووە دەن، موچەکە دەنەوە بە خەڵکی بۆی زۆر لە خەڵکەکە بڵێن ئەم سیستمە باشترە لە پارتی. دوایەوە یەکێتیەکان کۆکاتەوە، یەکێتی و حەشدی وەحشی و پەکەکە و پەیەدە و یەپەدە و نازانم لەو توڕەهاتانەی تری ئەهلی کوفر، دیسان ئەوە هجوومێکی تر دێتەوە بۆ سەر پارتی کە ئەبێت لەو شوێنە هەڵکەندرێ و ئەبێت تەسلیم ببێ بەو واقعی کە ئێستا چۆن دیبەگە و مەخموری بەبێ شەڕ تەسلیم کردووە، ئەبێ ئەم خەتە ئەمانە عەسکەریە بە سلێمانیا بە هەولێرە بڕواتەوە بۆ مووسڵ و بڕواتەوە بۆ ناو سووریا. اعترافیشی پێ ئەکەن بەمە، ئەگەر هەر بلێ بەرزانیشان پێهێشت بێتەوە ئەو شوێنانی پێچۆڵەکە. ئایا پارتی خۆی ئیستعدادیەوە هەیە؟ ئەوەندە نەخوێنەوار نەیەتوانی ئەمە بخوێنێتەوە؟ ئەوەندە نەخوێنەوار نەیەزانی کە 3 ساڵە تۆ 365 ملیۆن دۆلار مانگانە بەس لە هاڤانە و بای حەسەن وەرەگری؟ ئەی تۆ نازانی کە یەکێتێکەش خەسمتە بیرە نەوتەکانی خۆی بەشی ناکە کە خۆی قیاسە کاتۆ لەگەڵ تۆ؟ ئەی تۆ نابێ حسابت بۆ ئەوە کردبێ 160,000 پێشمەرگەتان دروست کردووە و 140,000 پۆلیس و ئاسایش و دژە تیرۆر و ئەم هەموو جڕوجانەوەرانێک کە دروستان کردوون، ئەمانە کوێیان بەشی بەرگەی حەشدی وەحشیەگرن کە بە اعترافی جەعفەرە تووتە یا تورتە، چونکە نازانە قسە بکە، کوردواڵە عادەتەن یەشێ هەر پرتە پرتی بێ پێڵە فلانە بتورتە، بە اعترافی خۆی لە 15,000 پێشمەرگە بوو. 15,000 پێشمەرگە گەر پێمە 15,000 پێشمەرگەی سەرەتای دروستبوونی شۆڕشی کورد وایە، چ ئەیلول، چ گوڵان، چ
ئەوانە یەکێتی 15,000 پێشمەرگە حیزبی باسییان لە دووزاق نابوو، جەیشی عراقیان لە دووزاق نابوو کە ئێستا لە زانیم قووەتەکانمان بەرابەر یەکنین. تۆ دەبابەکەت ڕای کردو. ئەگەر کلاشینکۆف بەدەستەکە ڕای بکردا ئەمانوش وچە نەزەرێکی تایە بەرامبەر بە ئەو وەحشیانەی کە هاتوون بە چەکی ئەمریکیەوە. کەوا بۆ عەزیزانی من خوێندنەوەی ئەم نەخوێنەوارانە بۆ ئەو واقعە بزانن ئەنجا ئێران چۆن استراتیجەکەی خۆی بردوۆتە پێشەوە. کاتی خۆی مەلیک حوسێن لە خستەکانە کەوتبوو لە بەریتانیا یا لە ئەمریکا، متأکید نیم لەوەیان. پاشان هێنایانەوە لە سەرمەرگا بوو، وتیانە گەڕێتەوە بۆ ئوردون. لە کاتی گەڕانەوەی بۆ ئوردون لە مەتار لە بەریتانیا ئیمزایان پێکرد کە وەلی ئەمری دوای خۆی عەبدوڵای کوڕیەتی نەک براکەی کە حەسەنە، ئەمیر حەسەن. حەسەنی برای وجهە نەزەری قەومی هەبوو، پەیوەندیشی لەگەڵ مەراکزی قووە هەبوو، لەگەڵ مەراکزی فکری سیاسی هەبوو، مەراکزی قەومی هەبوو. نانویست ئەمەدانێ لە شوێنی خۆی، ویستیان کوڕەکەی دانێ. ئەو لە سەرمەرگا بوو، هەر لەوانەیە پەنجەی بەس قەڵەمەکەی گرتبێ ئیمزای پێکردبێ. جەلال تاڵەبانی ژوا بوو. ئەو ئیتیفاقە دەمێکە بەڕێوەیە، زۆر دەمێکە سەرانی یەکێتی ئەڵێن ئیمارەتێک دروست ببێ لێرە، یان ئەڵێن با ئێمە حکومەتێکی سلێمانی دروست ببێ. بەڵام ئەمەیان زۆر تەرویست پێ نادا لە بەرتیشکی یان شەپۆلی یان فشاری قەومی پارتی کە دەریا بڕی. پارتی قەومیترە، یەکێتی مفلیسە. یەکێتیەکان وەکو دوکانداروان کە ئیفلاسیان کردو. بۆیە ئەبینی ئیتیفاقیەکان ئێستا کە ئەڵێن هادی عامری جڕوجانەوەر لەگەڵ باڤێڵێکی زۆڵی نەخوێنەوار هیچ وجودێکی ڕسمیان نییە هەردووچیان. ئێرانیش بەم شتانە فێرە. ئێران ئیتیفاقاتی بە پارتیژە کرد لە بەرامبەرەکەیە یا بە یەکێتی یا بە بزوتنەوەی ئیسلامی، بەڵام لە بەرامبەرەکەی ڕسمیەتێکی وەرناگرت. کەس نەبوو ڕسمیەکە بۆی سبەی نەبتوانە حاشای لێ بکە. بۆیە ئیتیفاقەکە هەرەوە نێنێکرد لە بینی باڤێڵ و هادی عامریا کرابێ و بە ئامادەبوونی قاسم سلەیمانی، چونکە هەموو شتێکیش بە قەرارگاو بە نیروی قودسەکرێ. ئێستا قاسم سلەیمانی لە محەممەد زەریف زیاتر نوێنەری خارجی ئێران. بۆیە جەلال تاڵەبانیان بردە ئەو دیو بە وەزع نەخۆشیەش بۆی ئیمزاکەی پێ بکەن وەکو کە ئیمزان بە مەلیک حوسێن کرد کە نە ریفراندۆم نەتیجە هەیە بێ و ئەبێ ئەم خەتەواتانەش بەرچاو بگری و ئەبێ ئیمزاشیکەی. میسز ڕیچیش هێرۆی ژنی ئاگداری ئەمانەی. ئەو دەستگا ئەمنیانەی لاهوری شێخجەنگی و باڤێڵ و قوباد و ئەو تاغوتانەی تری ئەم عایلە حەقیرە کە پێویستە بدرێن بە دادگایەکی شەرعی شەعبی، ئەمانە هەمویان ئاگدارن لەم ئیتیفاقاتان. ئەمە ئیتیفاقاتی تازە نییە. مەسعود بەرزانیان بان کرد بۆ دوکان بۆی ئاخر ئیمزای بکە لەسەرەوە کە ڕازیە بەوە، بۆی بزان ڕەتفعلی چیە بێت. ئەجنا پلانەکە هەمووی دانرابوو پێشتر و ئاشیان توانی بێن. بەڵام پرسیارەکە ئەمەیە، ئایا پارتی نەخوێنەوار ئەم شیکارە سیاسی لە بەرچاو نەبوو؟ ئەم خوێندنەوەی لە بەرچاو نەبوو بۆ بزاوتی تاریخ؟ ئایا ئەم هەموو مەلەفاتانەی کە دروستیان کردووە لەسەر خەڵکی مەلەفێکی دەوڵەمەندی تیا نەبوو لەسەر ئێران و چۆنێتی حرەکەتکردنی؟ ئایا ئەقڵ پێشکانێکی تیا نەبوو لەوەی کە استراتیجێتی ئێرانی چۆن گەیشتۆتە حوثیەکانی یەمەن کە حوثیەکان زەیدین ئیمامی نین، نەبڕوان بە 12 ئیمام هەیە، نەبڕوان بە مەهدی هەیە، بڕوان بە ئیمام هەیە، بەڵام ئەڵێن ئیمامە بێ زیندوو بێ لە ناو خەڵکە. و کاتێک بەدرەدین حوثی باوکی ئەمانەشیان داوت کرد بۆ قومد و هەفتە لەوێ مایەوە مەسەلەی مەهدی و مەسەلەی نزیک بوونەوەی مەزهەب ئەوانە بەدرەدین حوثی هیچ تەنازولێکی بۆ نەکردن لەوە. گاڵتەشی بە عەقڵیانە کرد کە باوەڕیان بە مەهدیەکەیە ساڵی 255 هیجری چۆتە سەر داوی سامەڕا. باشە ئێوە خوێندنەوەتان ئەوەندە نەبوو هەتاکوو بزانن چۆن حیزبوڵڵای بە قووەت کردووە لەوێ، چۆن لەم دوورەوە توانیوێتی تەئسیر لەسەر حیزبوڵڵا بکە و شیعەی خۆی بەو شێوەیە بە قووەت کا کە بتوانە حیزبوڵڵا لە دەوڵەتی لوبنانی گەورەتر بێ. پاشانەوە هەموو خەبیرەوە هەموو مەسئول و هەموو متەطەوعانەی کە بردوونی بۆ سووریا و شەڕی
سووریا لەوەیەکە و شەڕەکەش چۆن ئەگەر ئەقڵتان پێ بشکایە ئەبوایە بیزانن ئێران شەڕ بۆ بەشار ئەسەد ناکە. ئێران هەر ناوچەیە گەگرێ ئیمامیەکانی بۆ دێنێ لەوێ نیشتەجییانەکە. ئێران وەختێک سونیەکانی زەبەدانی و ئەترافی دیمەشقی نەقل کرد بۆ حەلەب، دوایش لە حەلەب بۆ ئیبادەکران بۆی نەقل بکردن بۆ ئیدلیب و ئێستاش شۆڕشەکەەوە و پیلانەکە کە لە ئیدلیبش لە مسلمانەکان بدرێ لەوێ. بەڵام فۆعاو ئەو گوندانەی خۆی دوو گوندیشی لەوێ هەر هێشتۆتەوە بە حیمایی کوردە ئەلمانیەکە. ئێران لە ناو سووریایە کە شەڕەکە هەموو ئەترافی سەیدە زەینەبی کڕیوە و ئیمامی لەوێجێ نیشتەجێ کردو، شیعی خۆی لەیان نیشتەجێ کرد. لەبەرەوە عەلەویەکانیش بێزارن لەوەی ئێران، بەڵام چارەسەرێکی تریان نییە. استراتیجەتی ئێرانی ئاوایە ئیستیوطانیە. باش دیسان ئایا نەبوو ئێوە کە ئەم هەموو پارە و ئیمکانیەتان لەبەردەستدا بوو، موچەی خەڵکیشتان بڕی بوو لە کاتێکە ئەو کەسانەی کە لەسەر موچەیانە نووسی، لەسەر واریداتی کوردستانیانە نووسی، لە دەرەوە و لە ناوەوە ئەو هەموو مەقالەی کە ئەنووسرا خەڵک چاوی پێی کرابوو. یعنی شتێکی ناممکن بوو لە ئێوەی قبول کە ئەم موچەیە هەروە ڕاگیرێ. کەش لەم موچە عەزیزانی من وا نەزانن ڕووەکەمە پارتی زۆنی سەوزیش پڕ ئیجرامە لەوەی کە ئەوان ئەیانتوانی موچەی مۆزەفەکانی خۆیان بدەن، بەڵام لەبەر ئەم عایلە حەقیرە فریایی لەبەر ئەو هەموو دزینە فریانە ئەکەوتن. بۆیە ئەمانە شەر پێویستە بدرێنەوە بە دادگا. ئەوەی کە ئەمڕۆ بەسەر کوردیانە هێنا ئاشبەتاڵێکە، بەڵام ئاشبەتاڵێکی چی؟ خەڵک ئێستا ئەوانی کە ئاشبەتاڵی 75 بیر نایە کە ئەی خوێندنەوە پێیان تەعەجوبە باشە چۆن 174,000 پێشمەرگە ئینهیاری کرد. ئەخر ئینهیارەکە سیاسیە. ئینهیارەکە خۆ تەسلیمکردنی پێشوەختە بە قووەتێکی دەرەکی. ئەمە ئێستا شەر بە هەمان شێوە خۆ تەسلیمکردنە بە قووەتێکی دەرەکی. ئەجناب بافێڵ ڕەسمیەتی چی هەتاکۆ بڵێ ئینسیحاب بکەن؟ ئەم عایلەیە بۆ خۆی چ تەسیرێکی هەیە بڵێ ئینسیحاب بکەن؟ تۆ پێشمەرگەی لێرە لیوایەک هەیە، ئەم لیوایە مەسوولێکی ناوی جەعفەرە، ئەم جەعفەرە لەم لاترە و کۆسرەتە لەم سەر و تریشە مەسعود بەرزانیە هەڕەمێک و تەسەلسولێکی عەسکەری هەیە. یعنی چی یەکێکی سەر ڕوت لەولاوە بۆ دوێ و دەم ڕوتێکی بەنەستە لە پەروەردەکراو بڵێ ئینسیحاب بکەن بەم هەموو دەباب و ئیمکانیاتان ئەو خەڵکەش ئینسیحاب بکات. ئەمە ئیفلاسی قەومیە. ئەمڕۆ یەکێکە لەو مەرحەلە فاسڵانەی لە مێژووی کوردی باشوورە بە تایبەتی کە ئەبێ بە خەتێکی فاسڵ. یەکەم ئەمەشتان بۆ نقطەیە بۆ ڕوونکەمەوە. کاتێک یەکێتی سۆڤێت ڕما ساڵی 1970 تەواو چۆکی دادا، فۆکۆیاما کتێبێکی نووسی بە ناوی نهایەت التاریخ. فۆکۆیاما ئەسڵی یابانی و بیرمەندێکی ئەمریکیە، کتێبێکی دانا بە ناوی کۆتایی مێژوو. لەو کتێبەیە باس لەوە کە تەواوی تر سەرمایەداری سوپەرمانی هەموو جیهانە. هەموو جیهان پێویستە سیستمی ئەمریکی وەربگرێ، سەرمایەداریەکەش وەربگرێ. سەموئیل هانتینگتۆن کە کتێبێکی تری دانا، ئەویش ململانەی شارستانێتیەکان، باس لە دەور پەیداکردنەوەی حەوت مەجموعە کاتۆ بەرامبەر بە ئەمریکا. یەکێ لەوانە تەوان قووەتێکی ئیسلامی کە ئەڵێ لە داهاتووە هەر دروستە بێت و باسی ڕووسیاکە سۆڤێت نەما رووسیا قووەتێکی هەر بۆ دروستە بێت و هەروەها ئومەتی کۆنفۆشیۆسی واتە چین و دەوروبەری وەکو ئومەتێکی تر و ئیتیحادی ئەوروپی هەرەمێنێ بەو شێوەیە. باس لەوە ئەکە ئەڵێ پێویستە سەرمایەدارێتیەکەمان بنێرین بۆ وڵاتان بێ دیموکراسیەکەی. ئەنجا ئێوە سەیری کوردستان کە لەمەدەی ئەم 15 ساڵەیە چ سەرمایەداریەک دروست بوو؟ سەرمایەداریەکی فشەڵ، ئاوسانێکی زۆر بێ ئەوەی مەعجوونی تەماتە بەرهەم بێن. لە کاتێکە تەنزیمی دەولە محاصەر لە هەموو لایەکەوە لێدرا، بینیتان لەو فترەی ئەخیرە تیارەی بڵێن فڕۆکەی بێفڕۆکەوانی بەرهەمهێنا، سەواریخەکانی ئینتاجە کرد، خۆی ئەو هەموو فەخەکەی ئینتاج کرد. قیاسی تەنزیمی دەولە یا حیزب الله یا قاعیدە بکەنەوە بە پارتی بە یەکێتی. 26 ساڵ ئەمان پارەیەکی خەیاڵی. یەکێک مەقالەیەکی لە دەرەوە نووسیوە، ئەڵێ کابرایکی سویسریە، ئەڵێ ئەو پارەیەی کە لە ماوەی 10 ساڵە عێراق دەستی کەوتووە لە نەوت، ئەگەر بە ئەستوری 2 سانتیمەتر
هەموو عێراقیان پێدا پۆشیایە بە ئاڵتون لێ زیادە بوو. یعنی لە زاخۆ هەتا زوبێر 2 سانتیمەتر ئاڵتون ئەم ئەرزەدا بپۆشی هی عێراق. تەمان شتێکی خەیاڵیە بەڵام تەخمینی پارەکە ئەکە. 2 سانتیمەتر ئەم عێراقە هەمووی داپۆشی بەم زێڕە، هێشتا تۆ پارەت لێ ماوەتەوە. یعنی تۆ تەسەورکە ئەو پارەی لە بەردەستی پارەتی و یەکێتیا بوو بۆ دروستکردنی معمەل و شەریکە، بۆ دروستکردنی چەک. ئەبایە چیان بتوایە درستی کرد؟ حەماس لە هەموو لایەکە و محاسەرە لە غەزەیەکی داما و فەقیر. 3 هجومی ئیسرائیلی بە هەموو تەکنۆلۆژیای تازە بما فيه یۆرانیۆمی منەضەب هجومی کردە سەر غەزە. بەڵام لەو کاتەی جوندیەکانی ئیسرائیل لە شەرق و شیمالی غەزە بوون، ساڕوخەکان هەرا هاتن بەرەو ئیسرائیل. چکە ساڕوخەکانی لەژێر ئەرزا لەسەر سکە دروست کردبوو، لە هەر مەجالێکە کە لە ماڵانیا لە کەلاوەکانە لە کۆڵانەکانە ئەیهێنانە دەرەوە، ساڕوخەکەی هاویش بۆ ئیسرائیل و ئەی بردەوە ناوە ئەی شاردەوە جارێکی تر هەر لەو شوێنەوە. بۆ ئەوەی ئەگەر بە خەتی لیزەریشا بێنەوە، بۆکو دووربینێک بە خەتی لیزەرەکە بخوێنێتەوە، ئەزانن لەم کۆڵانەوە تەقیوە، بە سەریان دەرنەئەکردەوە لەوەی کە لەژێر ئەرزا هێستا. 3 هجومی عسکەری ئیسرائیلی بەقاومە کرد و توانی خۆشی ساڕوخەکان دروستکە. باشە حەماس توانی ئەوە بکە، بۆچی پارتی وێچێتی ناتوانی؟ خەڵکی بە ڕێزی کوردستان ئەبێ ئەقڵتان پێ بشکێ ئەمە نیهایەتی قەومیەتە. کوردایەتی بە کامل معنای کەلیمە ئیفلاسی کردو. کورد دواکەوتوترە لە چاو میلەتانی تر. ئەبێ بزانن ڕاپەڕینێکی ئیسلامی لە ڕێگایە، ڕابوونێکی ئیسلامی هەستانەوە و قیتبوونەوە بە ئیسلام. و ئێمەش وەکو ئەهلی ئیسلام و خوا شاهید بێ لە بینمانە، ئێمە لە خیانەت لە خاکتانەکەین، نە لە دەسەڵاتە سیاسەکەی کە دروستە بێ بە ڕێی خۆتان، نە لەو دەستورەی کە بە پیرۆزی ئەزانین کە خۆمان هەمومان مناقەشەی ئەەکەینەوە کە هی ئیسلامەکەی. کوردایەتیەکە بە ئێمە بسپێرن، ڕۆژی خۆیەتی بە ئێمەی بسپێرن. بەخوا قەسەم نەمانە هێشت حەشدی وحشی بێتە پێش، و بەخوا قەسەم ئەو پێشمەرگە بە ڕێزانەی کە ئێوە چەوسانتانەوە، ئەو هەموو خەڵکە بە ڕێزەی کە هەتا ئێستا لە زیندانتانان، ئەقلی سیاسیتان ببوایە ئێوە نەک هەر داعشیشتانە پاراست، تەنزیمی دەولە. ئەبوایە تەنزیمی دەولەتان هەر ڕاگرتایە وەکو چەکشێ لەسەر شیعە کە گەیشتە بۆ سەر حدودی دیالە، کە هەموو ڕۆژێ 120 بۆ 150 مفەخەخەیە تەقاندەوە بە گیانی شیعەیە لە بەغدایە، ناوچەکانی خۆی ئازاد کردبوو. ئەبوایە ئێوە ئەقڵتان پێ بشکێ استراتیجێتی ئێرانی سەفەوی بخوێنەوە کە ئێستا هاشمی ڕەفسنجانی ئیشارەتی پێدا کە ئێستا قاسم سولەیمانی ئێوە نادرشە جارێکی کە بێنێتەوە بەسەر ورگمانە بیباتەوە بۆ مووسڵ. زۆر جارەمە تیکرارەکەمە عەزیزانی من، ئەمە مێژووە تیکرارە بێتەوە وەکو کارل مارکس ئەڵێ التاريخ يعيد نفسه ولكن بشكل هزلي. ئەڵێ مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە بەڵام بە شێوەیەکی زۆر هەزەلیانە. ئەنجا سەیری بە شێوەیەکی چەند مەئەساتانە زیندوویەکات. ئیمارەتی ئەردەڵان هەبوو لە سنە، ئەمیرەکەیان بوو بە شیعە. دوای ئەمانە بوون بە کەواسووری پێش لەشکر بە کوردستانە هاتن و نادرشایان هێنا بۆ مووسڵ. ئێستا عەدنانی حەمەیمی نەبووە بە شیعە کە قیادەی یەکێتیە. خانەوادەی جەلال تاڵەبانی هەموویان بەبێ منافیس بەبێ ئیشکال تەسلیم بە ئاغای سولەیمانی بە ئێران بوون. ئەم خێزانە حەقیرەی پێویستی محاکەمەکردن هەیە دڕۆیان کەن. سەرانی یەکێتی ئەمانە ئەهلی غەدر بوون. ئەنجا ئاوڕیان لێ بدەنەوە بزانە چەند باڵیان لێ دروستە بێ، ئێوەش جورئەتتان ببێ دروست ببنەوە بۆ ئەوەی ئەوەندە یاری بە مەسیری ئێوە نەکرێ. ئێستا ئەم تاغوتانە کەوتونەتەوە بوون بە کەواسووری پێش لەشکری ئێرانی بۆ ئەوی بیان بێنەوە بۆ مووسڵ. چۆن بەسەر گیانی کووردا هاتنەوە بۆ مووسڵ لە زمانی نادرشا، ئێستا بە هەمان شێوە بە مەرحەلەیان دێنەوە. دڵنیاش بن لەوە عەزیزانی من. پشودان بۆ پشودانە گێستا ئەو هەرێمەی سلەیمانیە دروست دەکەن. هەڵەبجە، سلەیمانی، کەرکووک. کەرکووکی بۆیە ئەخەنە سەر چونکە عایدی ئێرانە. ئەجینە ئەوان هەر هاواریان بوو لەسەر ئەو کە نابێ عەلەمێکیش لە کەرکووکە هەڵکرێ. کەرکووک، سلەیمانی، هەڵەبجە. ئەیکەنە هەرێمێک و موچەکەش عایدی بەغدایە، موچەکە هەمووی ئەدرێ.
ئێرانیش ئەمانە دروست دەکە، بەڵام ئەوە پشودانی جەنگاوەرە کە پێڵن ئیسراحەت المحارب، پشودانی جەنگاوەرە و جارێکی تر دوای ئەوە تینتان تێ ئەکەنەوە خەڵکەکە دیسانەکەنەوە بە وەقودی شەڕ، شەڕێکی تردا ئەمەزرێنەوە جەنگێکی ترەکرێتەوە بۆ استراتیجێتەکەی ئێران ئەمجارە بەرامبەر بە پارتی. لەولاشە دیبلۆماسیە نەمحاوەلاکەن کە تورکیا قەناعەت پێ بکەن کە ڕێگا لەمە بگرێ. ئەمە گۆڕینەوەی وەرەقەیە. ئەڵێ تۆ پشتی پارتی بەردە، ئێمە پشتی پەیەدە پەدە و نازانم چێ و تاغوتانەی سووریا بەرەدەین. ئۆردۆغان مەترسی گەورەی لەسەر دروستبوونی دەوڵەتێکی کوردیە لە باکووری سووریا. لە قامیشلۆ لە حەسەکەەوە دەست پێ بکە بە کۆبانیا بڕاتە عەفرین. ئیسرائیل و سعودیە و ئیماراتی شتەئیدی ئەو دەوڵەتە ئەکە. پێش 25 ئەیلول کە ڕیفراندۆمەکە لە کوردستان بوو لە باشوور 23 ئەیلولە بۆیە لەوێ بکرێت. ئەو ئیدارانە بۆیە کۆبوونەوەی خۆیان بکەن و ساڵح مسلم داوەت کرابوو بۆ سعودیە. سعودیە لە هەمان کاتیشا وەفدێکی ناردووە لای مەسعود بەرزانی چرپانی بەگوێیە کە ڕیفراندۆمەکە مەکەن. بۆ ئەوەی مەشروعە ئیسرائیلیە سعودیە ئیماراتیەکە سەرکەوێت لە باکووری سووریایە خەتێک ئاوا دروست ببێت لە ژێری تورکیا لە باشووری تورکیا بۆی تورک لە عەرەب جوداکەنەوە. عەزیزانیم، ئەقڵتان بە شتێکی تر بشکێ. غەرب هەتا لوتی بێزارە لە ئۆردۆغان. ئەمەی ئەم هەفتەیەش کە ڕوویدا هەر ئەوەندە نییە کەەوە مۆزەفێکی سەفارەتی ئەمریکی گیراوە کە جاسووسی کردوێ. ئەمە شەڕێکی گەورەترە. ئەو کەسەی لە سەفارەتە ئێستا کێشەکەی لەسەر دروست بووە، یەکێکە لەوانەیە کە فەتحوڵا گولەنی بینیوە، بەشدارە لە تەختیتی ئینقلابەکەیەکە بوو. ئۆردۆغان مەترسیەکی گەورەکە لە پێشچاوێتی و هەروە سیاست مەدارانی تورک بریتە لە استراتیجیەتێکی کوردستانی کە خاچی تورکیا جوداکات. ئەمە گومانی تیانەمە مەترسیەکە لە نێوانی قەومی و لیبراڵی و ئیسلامی و هەموو نەعیجانە هەیە. تورکیش عادەتەن لەسەر کۆلکە هاوبەشەکانیان ڕێکن وەکو کورد نییە لەسەر هەموو شتێک اختلافیانەی. هەر بە پێکەنینی پلاستیکی ئەڵێن اتفاقمان لەسەر هەموو نقطەکان کردووە. لە دوکان دوێنێ پێرێ وایان نەوت اتفاقمان لەسەر هەموو نقطەکان کردووە. هەمووشی خەنجەری غەدر بوو لە پشتی یەکتریاندا، دوای 3 سەعات هەموو شتەکان هەڵوەشێنرا بۆ تومەز لە ژێرەوە دەگەیان لە یەکترەدا. لەسەرەوە تەوقیان لەگەڵ یەکتر کرد و لە ژێرەوە خەنجەرەکەی قاسم سلەیمانیان لە پەراسوو یەکتر ڕۆ کردبوو. 3 سەعاتی پێچوو لە دوای دانیشتنەکەی دوکان کە ئەو هەموو حرکاتی حەشتی وەحشی ڕوویدا. لەبەرەوە ئەمەتان لەبیر بێ کە استراتیژیەن غەرب، ئەمریکا، هەروەها ئیسرائیلیش، ئێرانیش ئەیانەوێت تورکیا محاصەڵکەن و پچوچی بکەن. بۆیە کە تایارەکە کەوتە خوارەوە خۆشییان بوو لەوەی کە رووسیا پۆتین وتی چۆن ئێمە ڕازیە بین یەکێک تایارەمان بخاتە خوارەوە ئێمە لە مۆسکۆ تەماتەی تێگرین. تەماتەیان نەگرتە سەفارەتی تورکیا. ئەو کاتە غەرب زۆری پێخۆش بوو کە رووسیا بێتە شەڕەوە بەرامبەر بە تورکیا. شەڕێکی گەورە دروست بێ وەکو ئەوەی عێراق و ئێران سەرۆت و سامانی وڵاتەکانی هەمووی هەردوو وڵاتەکەی تیا بفەوتێ، خەڵکێکی زۆریشی تیا بفەوتێ. بەڵام هەردوو لایەن پێویستی اقتصادیان بە یەکتر هەبوو لەبەرەو ئۆردۆغان چوو بۆ لای پۆتین و اقتصادیەن خۆیان دامەزراندەوە و شەڕەکەشیان نەکرد. رووسیا و ئێران هەردووچیان لەگەڵ بەشار ئەسەدن بۆ بەقووەتکردنی، بەڵام هەردووچیان ئەجەندەی خۆیان هەیە. هەروکوتم ئێرانە ڕوا ئیستیپانەکە. رووسی ژەوێ ئەو قەواعدە عەسکەریانەی خۆی لە ڕۆژ ئاوای یا لەسەر دەریای سپیناوەڕاست بپارێزێ. لەبەرەوە ئەوانە هەر یەکێ ساحەبی ئەهدافی خۆیان. ئەم شەڕە ئەگەر هاتوو، ئەمەی کەرکووک و ئەم چەند ڕۆژەی کە بووە، ئەم هەرێمی سلێمانی کە دروست دەبێت وەکو پشووی جەنگاوەرێک دوای پارە و سامان و سەرۆت سامانێکیان نەکەوێتە بەردەست و تەدریبات و خۆ ئامادەکردنەوە بۆ هوجومێکی تر ئەمجارە بۆ سەر هەولێر بۆ ئەوەی خەتە استراتیجیەکەی کەوتم کرماشان، سنە، سلێمانی، هەولێر، قامیشلو، حەڵەب یا ئیدلیبیان، تەرتوس و بەهنیاس، ئەم خەتە استراتیجیە بۆ ئەوەی ئەمە دروست ببێ پێویستە ئێران یەکێتی حەشدی وەحشی پەکەکە ئەوانەی سووریا هەمووی بکا بە یەک بۆ ئەوی بتوانن پارتی ڕادەن لەو ناوچێ دوای دەوڵەتە کوردیەکە کە زەرەر ناکە ئەو کاتە ئەگەر لەسەر خاکی سووریا لە باکووری سووریا دروست بکرێت. لە جیاتی ئەوەی خانەوادەی بەرزانی دروستی بکە ئەیدەنە دەست خانەوادەی عەلەویەکان کە ئۆجەلانە. و ئەو کاتەش ئێمە ئەشزانین و کەسانی کە شارەزای خیبرەکە هەنەزانن کە ئۆجەلان و
پەکەکە حیزبێکی قەومی نین بەقەدەر ئەوەندەی کە حیزبێکن دەسەڵات و قووەت و نفوزێکیان هەیە استغلالی کوردایەتی و سۆزی کوردایەتەکان کردو بۆ تەضعیفی دەوڵەتی مەرکەزیەکەی تورکیا و بە تایبەتی دوای هاتنی داد و گەشە بۆ سەر حکوم لەبەرەوە ئەبێ ئەمانە قوڵتر بخوێنینەوە